بالنسبة من دريم دائما حالي دروني حالي نفسي أفرتك يعني حتى هو أخذ إبيا وكتأثير شي زوري هي زور هي دينك من يكم تشدريم أنقو دبي نفسية عن مرتاح كان ودبي ببوزيتيف حالتك ببيننسكو أجر أتو هرهاتو أفرتك قوتي دكتورة ومن هاتي ما دظانم هیچیش دروست نابێتن دەزانم چارەسەریش ناکرێم ئەوە ئەم لەو حالەتەی پێدەرێم پرۆسێسەکەی مەکە باشترە چکە پارەچی بە بەلاشە ئەتو دەیدەی لەبەرەوەی ئەتو نفسیان مرتاحنی یان مهيئني ياخد ببوزيتيف حالتك نابيني تكو سطح حفتا بينزي حالة يعني براستي سطح حفتا بينز لسا حالي نفسي أفرتكوبيا وكرادة وستيتن فأما چارەسەر هەیە بۆ نمونە چارەسەر تەنها دەبێ خۆیان کۆنترۆل بکەن لەسەر ئەمە والله یەکەم چارەسەر ئەوەیە من داوا دەکەم لە خەسووی لە داچی لە خوشتی لە جیرانی حەقیان بەسەر کەپڵەکە دانەبیتن يعني حەقیان بەسەر خێزانەکە دانەبی هەموو سەرماگان انتظار دەکەن ها عادەبووی عادە نەبووی زگت بوو زگت نەبوو ئەوە حالەی نفسی ئافرەتەکە زۆر تێک دەداتن يعني ئەمن بەڕئی من یەکەم تشت ئەوەیە کە ئەوان خەتەکی سوور دابنێن نێلن کەس تەدەخلی حیاتیان بکاتن یان نەپرسن ئەمن یەکەم تشت دەرێم ئەنگۆ کە دەستان بە پرۆسێسەکە کرد بە کەس مەرێن یان برێن ئەمە ئەسڵەن جاری منعی دەکەین من دارمان ناوێتن حتى پرۆسێسەکە تەواو دەبیتن ئەو جە پاشێن ئینشاء الله کە پۆزیتیڤ بوو ئیعلانی کەن برێن ئەمە حەملمان دروست کرد